بێگومان ئەوانەی کە بەهرە و توانایەکیان هەیە هەر لە تەمەنیکی منداڵیەوە ئەو بەهرە و توانایانە لێیان دەرەکەوێت بە تایبەتیش لە هونەری شێوەکاریدا یەکێک لەو خوێندکارانەی کە تەمەنێکی کەمی هەیە توانیوێتی پێشانگایەکی شێوەکاری بکاتەوە سایە ڕەوەند کە خوێندکارێکی بەهرەمەندە ژینگە و سروشت بوونەتە هەوێنی کارەکانی لە پێشانگایەکی شێوەکاری تایبەتە. بەخێر هاتی سایە خان بەخێربێی سەرچاومان. کەی زانیت کە بەهرەی وێنە کێشانت هەیە یان چۆن زانیت کە حەزێکت هەیە بۆ وێنە کێشان؟ هەر کە مناڵیش بووم دایمەن وێنەمە کێشا ئێتە لەگەڵ گەورە بوونمە بووم دەکەوت کە بەهرەی وێنە کێشانم تێوە بەردەوام بووم لەسەری. لە چیەوە دەستت پێ کرد؟ چۆن دەستت پێ کرد یەکەم جار؟ هەر لە مناڵیەوە کاتێکە مناڵ بووم ئیتر دایک و باوکەم قەڵەم و وەرەقە و شتانە نەکردە بەردەستم. ئەو وێنە ئاسایانەی کە هەر مناڵێک ئەیکێشێ بێگومان بەوانە دەستت پێ کردو. بەڵام ئەی دواتر چۆن زانیت کە تۆ بەهرەیەکی لەوە زیاترێ هەیە؟ کە ئەو وێنانەم کۆ ئەکردەوە ئیتر کە سەریان ئەکرد بۆیان دەرکەوت کە مامۆستاکانم بۆیان دەرکەوت کە بەهرەکەم تیا ئیتر کاتێکە پێیانوتم بەردەوام بووم لەسەری. زۆر باشە. دایک و باوکت چەندێک هاوکاری تۆ بوون؟ دایک و باوکم زۆر هاوکاریانە کردم لە وێنەکانە. زۆر باشە. چۆن ئێستا بیرە لەوە کردەوە کە پێشانگایەک بکەیت توانێمە بیرۆکەکە هی خۆت بوو خۆت حەزت لێ بوو یان مامۆستاکان یان دایک و باوکت؟ خۆم حەزم لێ بوو مامۆستاکانیشم هاوکاریان زۆرە کردم بۆ ئەوی کە پێشانگاکە بکەیتەوە. پێیانوتی کە لە پێشانگایە کاتێک کە تۆ پێشانگایەکی شێوەکارێکیتەوە بێ ژمارەیەک تابلۆ و ئامادە بێ وەنیا چەند دانەیەک با بڵین بەڵام کۆمەڵە با بڵین ئەو تابلۆیانی کە ئامادەتکردنیان ئەو کۆلێکشنێک کە ئیشە لەسەرکردن هەمویان تایبەت بوو بە سروشت و جوانی کوردستان. ئەمە چۆن خۆت بۆ ئەوە ئامادە کرد؟ خۆت بڕیارەتدا کە ئەبێت تایبەت بێ بە سروشتیان ئەوان بۆیان دیاری کردی؟ زیاتر ئیشەکان لەسەر سروشت بوو خۆشم هەر حەزم لەو بەشە بوو کە هەڵمژارد ئیتر بووە. قەت ئەچیتە ناو تەبیعە ئیش بکەی یان لە ناو سروشتا بۆ خۆت؟ کەم. حەزەکەم بۆم باس بکەی بزانم چی لەسەر هونەری شێوەکاری زانیت؟ بە شوێکی ئەکادیمی خوێندوومە لە پەیمانگای موزیک لەسەر دەستی مامۆستا ئاسۆ لە کاتێکە وێنەکانم ئەکێشا هەر شتێکم هەبووە ئەو بە تێبینی پێی ئەوتم و دواتر لە وێنە تازەکانمان لەسەر ئەو ڕۆشتم. بەڵێ شێوازان ئەڕۆشتی. هیچ شێوازێک هەیە کە تایبەت بە خۆت بێیان ستایلێک یان لەسەر ڕێبازێکی تایبەت؟ زیاتر لەسەر چۆنڵی سروشتێکی سادە من ئیشەکەم. زۆر باشە. خۆت هیچ بە دوواداچوونە هەیە یان هیچ خوێندنەوەت هەیە لەسەر بە تایبەتی هونەری شێوەکاری چی ئەخوێنیتەوە؟ بۆ نمونە لەسەر ڕەنگەکان ئەخوێنمەوە چۆنتی بەکارهێنانی ڕەنگەکان لە چ کاتێکا پێویستە بەکاری بێنی چۆن لەگەڵ وێنەکانە ڕەنگەکان ئەکونجێنی. زۆر باشە. لە یوتیوب زۆر چەناڵ هەیە کە زۆر بە وردیشیە کاتەوە یان تۆ فێرەکات کە چۆن ڕەنگەکان بەکاربێنی یان تەنانەت ئەو ستایل و ئەو شێوازی ئیشکردنە نەیکە ئێستا لە هەموو جیهانە هەیە و شێوازی ئاسانیشن. سەیری ئەوانە ئەکەی هەوڵەی دووبارەیان بکەیت تۆیان لەسەر ئەو شێوازانە یان هەوڵی ئەوەی کە ستایلی خۆت بگۆڕی لە داهاتوو؟ زیاتر حەزم لە سروشتە هەوڵیش ئەم کە هە لەسەر ئەو ستایلە بەردەوام بم. لەسەر ئەو ستایلە. ئەمە یەکەم پێشانگاتە چەند تابلۆ و نمایش کرد بوو؟ 32 تابلۆ نمایش کرد. 32 تابلۆ. 32 تابلۆ بەرهەمی چەندێک کارکردن بوو؟ هی 2 ساڵ. 2 ساڵ کاتە هەموو ئاستەکانی توی تایە کە لە سەرەتەوە دەستی پێ کردووە هەتا ئێستش. ڕەئی مامۆستاکانی یان کەسوکار یان ئەو هونەرمەند و شێوەکارانی کە سەردانی پێشانگاکەتیان کردووە چیان وت؟ ئەنوت کە بەهرەکەم لە چۆتەمەنی خۆمان زۆر زیاترە لەوەی کە پێشبینی ئەکرا. زۆر باش. ئەتەوێ بۆ ئەمە بەردەوام بیت بخوێنیت؟ بەڵێ. یان ئەمە وەکو با بڵین هێوایەتێک بەکارەهێنیت بەڵام خۆت طموحی گەورەترێ هەیەیان ئەتەوێت شتی تر بکەیت؟ حەزەکەم بێ بە پیشێکی سەرەکیم لە داهاتووە. زۆر باشە. بە هیوای سەرکەوتن بۆ هیوایم کە ساڵێکی تریش لە پرۆگرامی کورسات مەگەزین بتبینینەوە بە پێشانگایەکی تر. بەخێر هاتیت. بەخێر بێی سەرچاو.